بەناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سەڵای خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵیم کە ئەو دەم و چاوە نورانی و جوانانە ئەمڕۆ ئامادەن کە باسەکە باسی دڵ و دنیایە. هەرچەنە زەمەنی بێدڵیە بەداخەوە لەشمان دڵانێکی هەڵگرتووە، هەمیشە تین و هەمیشە باسی دڵا کرێ لە فەیسبوک، لە سۆشیال میدیا، لە ڕۆژنامە، لە کتێب، بەڵام زۆرینەیشی هەر بێدڵە. وتەیەکی جوان هەیەڵێ وێنەیەک لە 100 وشە کاریگەرترە، هەندێک جار لە 1000 وشەیش. ئێمە گەر بمانێ زۆر درێژی پێ نەدەین بۆ دڵ. مەحوی گەورەڵێ لە دڵدا خەڵک و خودا هەبوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکە و ئیاکە. ئەمە بەساگەر بمانەوێت لە دڵ تێ بگرین. خەڵکێکی تر مەخەرە ناوە دڵت غەیری ئەو، چونکە دڵی بۆ ئەبەیتەوە لە دڵیش ئەپرسێتەوە. فەرمایشتی پیرۆزە پێدەڵێ ئەو پارچە گۆشتە زایە مەکە بۆ ئەوەی هەموویاندا نەڕزی بزایە نەبیت. خەیامی گەورە پێش 800 ساڵ زیاتریش لەمە پێش ئەڵێ بۆ دنیا گەرمۆڵێکی تۆ بێ میسر و ڕۆم و چین، لەژێر تا بێ سارای سەرزەمین، بەشی من و تۆ هەر وەکو یەکە، یا دەگەز خامە یا دوو گەز زەمین. بۆ ئومێدەین دڵەکانمان بە کەس نەفرۆشین، ئەوەنشە دڵ بچووک نەکەنەوە، بیدەی بە هاوڕەگەزێکی خۆت سبەینێ یاری پێ بکە. ئەڵبەت من بۆ خۆم لە دڵ و دنیا ئاوا تێگەشتم کە لەمانە عەرزی ئەەکەم بۆتان. دڵ لە دەستی ئەموو ئەودا کایە بێ، دڵ لە دەستی ئەموو ئەودا کایە بێ، بەتیلەیە شاگەشکە و خۆشمایە بێ، مەحاڵە قەت گرەوی ژیان بیتەوە، دوژمن دۆست و دەبێ لای خۆت لایە بێ. دڵ بەدەستی نامۆ سەرمایە بێ، بۆ گەڕێنی نەفسی ئەغیار تایە بێ، بۆ چرکەیە خۆش بینی نابینی تۆ، بۆ چرکەیە خۆشبەختی نابینی تۆ، تا تەمای خەوی لە لای لایە بێ. دڵ ڕۆژە لەملا ڕۆژە لەو لایە بێ، تا عەشقی سوو سەمای ئەو شایە بێ، لاشە بیابانی چۆڕ و هۆرا، بۆ نامەحرەم دەبێ سەیر و سایە بێ. دڵ خوانەکە تووشی ئەو پەتایە بێ، بەر نەفرەتی خودا و دایە و بابە بێ، دڵت نەبێ سەردەستکەلا و شکۆ هیچ، جەستەی بێدڵ بەقەدەر ئەو مایە بێ. دڵداکە عەرشی ئەڵڵایە بێ، لە بۆ کۆشکی شاهی و شەوکەت پایە بێ. دنیا یەک دوو ڕۆژێکە دەیکەی گوزەر، دنیا یەک دوو ڕۆژێکە دەیکەی گوزەر، حەیفە بەدەم هەواوە ئەو کایە بێ، حەیفە بەدەم هەواوە ئەو کایە بێ. دڵ بەهەشتی حزوری ئەو خوایە بێ، سپی و باڵکی ڕووی پەسڵان ڕۆژی پەسڵان ئایە بێ، نەیفرۆشی بەگەنجێکی دەخیل، نەیفرۆشی بەگەنجێکی دەخیل، تا شای شیرین پەسنی ئەو لیقایە بێ، پەسنی ئەو لیقایە بێ. هیچە دنیا ساختە زەر کۆ، هیچە تۆشە تووشی بۆ ڕێکۆڵت، هیچ بۆ دەخیلە بەس دەخلیشون، هیچە هەوڵ و پار و پارەی مۆڵت، هیچ ژیواری هەر تێکەوتی کەی تامی تاو، هیچە هەوا و ڕێ هەزاران خۆت، هیچ سەر تاوێ سەر تاوێ لە خوار دەستەمۆ، سەر تاوێ سەر تاوێ لە خوار دەستەمۆ، هیچە کەچی و کەچی کاری سۆڵت، هیچ مردی خامێکی بێباخەڵ بەریتی تۆ،
مردی خامێکی بێ باخەڵ بەرگی تۆ هیچە باخ و بەری داوری خۆت هیچ هەراوهاوە داوای ژین بێ دەردی سەر هیچە کاری بۆ ڕیایی بۆت هیچ ڕەنجەڕۆ ڕۆژی تکا بتکێت کات ڕەنجەڕۆ ڕۆژی تکا بتکێت کات هیچە ئێرە و تەختی نەرم و نۆت هیچ بەڵا بارێت ئەگەر پەسنی یار نەبێت بەڵا بارێت ئەگەر پەسنی یار نەبێت هیچە وەڵڵەه لەبێ بۆڵە بۆڵت هیچ تەبۆزی نەکەی بۆ دنیای گیان بدەیت هیچە یاری و بیللا چەپەی گۆڵ هیچ بیللا چەپەی گۆڵ هیچ ئەمەش بۆ حەبیبی دڵ دیارە لای من خۆشەویستترین عەشق و خۆشەویستیت تەنها ئەو سەروەرەیە کە ئەو خاوەندە خۆی پێیە فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم دیارە پاکترین و چاکترین عەشق ئەو عیشقەشە بۆ ئەو بۆ خالقەکەی بێت حەبیبی دڵ حەبیبی دڵ بۆ ویساڵت پەرۆشم حەبیبی دڵ بۆ ویساڵت پەرۆشم پەرتی دەردی دووریە من نەخۆشم کەی بێ ڕۆژێ کەی بێ ڕۆژێ بەهێمایە بفەرمووی سەری کەچت قەینا بخەرە کۆشم هەموو عمرم قوربانی ماچێکی ڕووت بەو عیشقەوە هەتا دیدار دەکۆشم بەو عیشقەوە هەتا دیدار دەکۆشم لێوزارم شیرین بە شیرەی ناوت بەو مەیلەوە شیرینتر گرت و بۆشم لەبەر قاوپی خۆکت ساڵێ یا سەد ساڵ بۆ من یەکە و شام بەو شیرەوە ڕۆشم دڵم یاوری حەق دڵم عەرشی یاوری حەق دڵبەندی تۆ شەمی من تۆی پەروانەی هەست و گۆشم چ کام یارم بە کام یاری یاوری مەحبوب بە غەیری تۆ مەرجە نەکۆشم دڵاوام و ئاوەنار ڕۆح بەدینت خۆشەویستی تۆ تین و تەزن جۆشم خۆشەویستی تۆ تەز و تین جۆشم شەرکی دڵە تاو و گۆزی تا ژوانی تۆ کاوم و تاوم و شەرابی کەس نەنۆشم ئەمشش بە خشارێکە لە خزمەتانە دڵ مەحرەمی ڕازی دولبەر هاتوویتە شانوێی ژیانەوە لاشەیەکی بێدڵ مەبە مرۆڤێکی بێگوڵ مەبە درەختێکی بێچەڵ مەبە سروەی سڵاو بە سڵ مەبە دڵ بۆ حزور گەشت بەڕێکە ماتڵ مەبە دڵێکی ساڵ و بێوەی بە نابڵ مەبە سپی بە ئاوی حەیاوە ڕووسوریش بە ڕەوشتەوە قەت شڵ مەبە دڵت میحراوی عەشق بێ و باڵا واڵا کوڵ مەبە بەر لە دەست نوێژی دەستوور و بێدڵ بشۆ چونکە دولبەر دڵی دەوێ بەلاش نەیخەیتەکایەوە لێت نەکەوێ لێرە و لەوێ ئەم سەردەمە زۆر وریابە بە ئاگا بە ڕاوی دڵە ئاخر ئازیز بێورد بەوە بۆ چرکە ساتێکی خۆشی ڕۆژ و شەوێ کە ویژدان قەت تیاناسرەوێ بۆ دڵ بکەی بەدەستکەلا گەمەی پێکەن لەملا لەولا دواتر دەیکەن هەلا هەلا دڵ مەحرەمی ڕازی یاورە بیدە دەستی قودرەتی ئەو زایە نابێ قەت ملکەچی لایە نابێ یاری باری نە بە باڵا نە بە کاڵا نە بە شێوە و شان و ئاڵات تۆ ناپێوێ یاری باری نە بە باڵا نە بە کاڵا نە بە شێوە و شان و ئاڵات تۆ ناپێوێ مەتر بە دەوری دڵدایە سانە سادەیە گەدایە
پێشینە یاخود پاشایە سەر بەم لایە یا لەولایە سەیدە شێخە مەولایە هەرچی وچی و پلە و پۆستێکە دوورە یا بەناو دۆستێکە بەخوا یار دڵی لێی دەوێ دەی وریابە لێت نەکەوێ چونکە گەر کەوت بە تۆزی دنیا پیس دەبێ بەو ژەنگ و ژارە سیز دەبێ جا بۆ ئارەزوو کیس دەبێ وای بە پەڵکی کە زۆر نایە بۆچی وانێ تۆ مرۆڤی بێدڵی دەری دێگراونە کە خوا دڵی لە تۆ دەوێ بە کەسێکی کەی مەفرۆشە گەرهی ئەو بێ و بێوەی وتەڕ دوورا و دووری وەیشومە و شەڕ پەرێز لە کاری شەرم و شەڕ ژێربەر نابێ بۆ هیچ کەسێ و نابێ بەمەڕ هەرگیز پاڵان نابرێ و ناخرێتە پەڕ تاهی یار بێ قەت نابێتە گێچێڵ و گەڕ پەیمانت داوە دڵمۆرە عەرشی خودا حەیفە مەیکە بە ماڵی کەس بەلام و جێبی ناڕەوا نەیدەڕوێنی دڵ بۆ هەوا دنیا هەر یەک دنیا هەر یەک دوو ڕۆژێکە و دەبڕێتەوە ناوت لێرە دەسڕێتەوە دولبەر هەر دڵ دەکڕێتەوە نەیدەی بە بازاڕی دنیا و هەڕاجیکەی کێویستی بە گەراجیکەی یا پاچیکەی یا باجیکەی نابێ سەر شۆڕ ئاتاجیکەی کە دەیبەی تۆ بۆ زاتی حەق دەبێ بەشکۆ و تاجیکەی ئازیزی من بێ پەیماندا کە دڵ تەڕ و هاوارێ بێ هەوارێ بێ هەموارێ بێ لەبارێ بێ نیگارێ بێ شاسوارێ بێ تەخت و بەخت و بەختیارێ بێ کام و کارا و کامیارێ بێ ناز و نازک نازارێ بێ بێزار و شیرین زارێ بێ ڕەفتارێ بێ گفتارێ بێ شیلەی حورمەت ئاکارێ بێ هەوێنی باش بڕیارێ بێ هەر شوێن کەوتەی سەردارێ بێ کە یار هەڵی بژاردووە پەیامی خۆی بۆ ناردووە نامەکەی پێسپاردووە شەرمە دڵدەی بە کەسی تر بە بیانووی کەچی نەکەی هەر دڵێکی سەلامەت بە ئاوەدان و سەیر و ساز بە بە ئاواز و بە ئاواز بە بە ئاوەز و بە ئاواز بە قەت ڕێچکە مەبە ڕێباز بە بۆی ویساڵی داوای ناز بە هەر بۆ لوتکە بڕۆ باز بە پڕ ئومێد بە و بە نیاز بە عیشقی مەحرەمی ڕاز بە تەنها و تەنها بۆ یارواز بە دایم دووری گیر و گاز بە ڤیان و بین و پەرواز بە فری و نەخۆی هەر بە حورمەت گۆشی بکە و با خاوێن بێ بۆچی باجی ڕاوڕاوێن بێ سوپاس بۆ خوا نەوجەوانی یالاوێکی ئێستا کە هەیت و باوێکی بە ڕەوش شیری ناوێکی غافڵ نەبی بۆ تاوێکی واتە بۆ ژیان هەتاوێکی بەرز ئەکشێ لاولاوێکی ئاوا بڕۆی ماڵت هەر ماڵی مانگ دەبێ و بۆ ڕۆژی دیدار کەڕۆشی چون بۆیەکی دوور لە ناخۆشی و نەخۆشی ئازیزی دڵ پیرۆزت بێ تیرۆزت بێ ئەو دڵە بێگەرد و ساغا بە عیشقی یار بەتەما والسلام عليكم ورحمة الله وبركاته.